ماوەی 10 ساڵە و دوای ڕاگەیاندنی ئابووری سربەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەیرانی موچە لە هەرێم سەری هەڵداوە و بە چەندین شێوازی جۆراوجۆر و بە ناوی جیاوە موچەی مامۆستایان و فەرمانبەران دزراوە و خوراوە و دابەشکردنی موچە لای حکوومەت بە جۆرێک نامۆ بووە هەر کات دابەش بکرێت دەکرێتە موژدانە. لە ماوەی زیاتر لە 10 ساڵی ڕابردوودا و دوای ڕاگررتنی بەشەبوجەی هەرێم لەلایەن عێراقەوە حکوومەتی هەرێم موچەی 6 ساڵی بە لێبڕیندا و 15 موچەش بە تەواوی دابەش نەکراوە. بەوەش موچەخۆران تووشی چەندین گرفتی دارایی بوون و چەندین کێشەی کۆمەڵایەتی و هەڵوەشانەوەی تەونی کۆمەڵایەتی خێزانەکانی بەدووادا هاتووە. قەیرانەکە لە مانگی 9 ساڵی 2014 دەستی پێکردووە و هەر ئەو کات ڕۆژنامێکی سەر بە پارتی دەسەڵاتدار ڕایگەیاند قەیرانی موچە کاتیە و بەم زوانە چارەسەر دەکرێت، بەڵام لە ساڵی 2015دا 4 موچە بە تەواوی نەدرا و بە دوای ئەویشدا لە ساڵەکانی 2016 و 2017 و 2018دا سەرجەم موچەکان جگە لە 1 مانگ بە پاشەکەوتەوە دابەشکراون و مانگێکی نەدراوە. هەروەها لە ساڵەکانی 2020 و ساڵی 2021دا حکوومەت 7 موچەی بە تەواوی نەداوە و 10 موچەی بە لێبڕینەوە دابەش کردووە. لە ئێستاشدا و لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێی بەندەری جەیهانی تورکیاوە بە بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس لە مانگی 3 ئەم ساڵەوە قەیرانی دواکەوتنی موچە سەری هەڵداوەتەوە و ڕۆژانە شاندی هەرێم بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە سەردانی بەغداد دەکەن و دواتر بێ ئەنجام دەگەڕێنەوە. وەزارەتی دارایش کارێکی کێوتۆی نییە جگەلەوەی هەر کات موچە لە بەغدادەوە بێت دابەشی بکات. بەردەوامی قەیرانی موچەش لە نێوان هەرێم و بەغداد بۆ ساڵی داهاتوو جێهێڵدراوە. لەگەڵەوەی تا ئێستاش حکوومەتی هەرێم ئامادە نییە ژماری ڕاستەقینەی فەرمانبەرانی ڕادەستی ناوەند بکات و پاکتاوی داهات و خەرجیەکانی هەرێم ئاراستەی بەغداد بکات. سەرڕای جێبەجێکردنی هەموو ڕێکەوتنەکان و هەموو پابەندیەکانی سەرشانی هەرێمی کوردستان، بەڵام حکوومەتی عێراقی تاوەکو ئێستا التیزاماتی نەکرد بۆ ڕێکەوتنانەی لەگەڵ هەرێمی کوردستان هەیبوو. لە هەمان کاتدا حکوومەتی هەرێم بە پاساوی هەناردە نەکردنی نەوت و نەناردنی پارە لە بەغداوە بانگەشەی ئەوە بۆ خۆی دەکات کە موچەی 3 مانگی کۆتایی ئەم ساڵ لە ئەستۆی بەغدایە. بەمەش موچەی ئەو 3 مانگە لە مەترسیدایە و دیار نییە کام لە پێدانی ئەو موچانە و موچەخورا و پاشەکەوتەکانی دیکە دەگرێتە ئەستۆ. ئەوەی جێی سەرسوڕمانی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لێدوانەکانی بەرپرسانی هەرێم بە تایبەتیش سەرۆکی کابینەی نۆ و وتەبێژەکەیەتی کە چەندین جار ڕایگەیاندووە لەم کابینەیەدا هیچ موچەیەک نەخورا و دوا نەکەوتووە. هاوکات سەرەڕای قەیرانی دواکەوتنی موچە پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانیش ڕاگیرا و حکوومەت خۆی لێ نەبان کردووە، وەک چۆن خۆی بێدەنگ کردووە لە ئاست ڕاگررتنی 1 وەرزی خوێندنی ئەم ساڵ و کەمکردنەوەی دەوامی زۆرێک لە فەرمانگە حکومیەکان بەهۆی نەبوون و دواخستنی موچەکانیان.